چوار بەشی سەرەکی پێکاتەوە دوو ئەوە پاش پشتەوە یاو بەرەوەی سەرەوەی خوارەوە و ئەوە گردەڵی پێ دەڵێن و ئەوە دەفەی پێ دەڵێن ئەوە شەی پێ دەڵێن ئەوە شەی پێ دەڵێن ژمارە کەلوەکانی تقریبان 96 کەلوویە دەبێ بۆ ئەوەی بزوەکە بزوێکی تەواو بێت ئەوەش گوردی پێ دەڵێن چ ژمارە پێ دەڵێن لای ئێمە تقریبان 320 دەکات ئەوەی قاچەکانشی لەسەرەوە پێتاتەیە و ئەوە لەو جۆرەوە گوێ دەفەوەشتانی پێ دەڵێن و دووبارە بەکاری دێنا بۆ هێنانەوەی داو ئەلێرە داوی پێدێنێ دەبێت لە ڕەنگی خۆشی بێگە لە ڕەنگی خۆی نەبێ بزوەکەی دوڕنگ دەرەچوێ نەویش خەتی لە پەیدا دەکات بە یەک داوی تێدا بێت کە بڕاتە بێزاری وایە کابرا نایەوێت لە داوێکی خراپی تێدایان لە ڕەنگی خۆی نییە زۆکەی پێخاوێن دەکەی بۆی ڕشۆڵۆش دوای نەبێت دوای گەر ئەوانەی زیاد بێ پێی دەبڕیت قاتەکەت نار بە لای کۆتی دەناجوان دەناچی لای خەیات ئەو شێوەیە ئەوەی کە تەنیت هەڵی دەکەیت لەو گردەڵی دەهاڵێنیت ئەدەرێ هاڵێنیت تاوەکو ئەمە لێرکان ڕدەگات وێرە پێی دەڵێن پشتەکێک بزوەکەی من 3 پشتەکەدەنا هەیە 5 بەسەوە ئەمن زیاتر لێدەهاڵێنمەوە لە ماڵە جار بەجارە خێزانم هاوکاریم دەکاو گەرمەجای هەبێت لە ڕووی لولەکردن و بژارکردن و شتانەوە و هاوکار تقریبا ئیشێکی دەستە جەمعیە ماڵەوەی هەمووی دەوێت نەلولەی پێ دەڵێن ئەوە مەکوکەیە بۆ بەکارهێنانێتی ئەگەر ئەوە نەبێت لە دونا بەزەری ئەو شیشێکی لەناودایە ئەوەی نەبێ شەکە ناکرێتن ئەمە شەی پێ دەڵێن ئەمە ئاوی لە 2000 وەرە دەیکەم بەدانە بڕاوی بێن لە هەڵشوێ زۆری لێ هەبم بەخوایانێ 150 وڵی لێ هەبوو بەس ئێستا تقریبا ماوەیەکیان شیان ڕاوەستەوە ئەوانێ سەدانێکی شکە ئێستاش هۆکارەکەی بێ بازاڕیە و پیرە گەورەش مەروشێکی دەی برایم زودیان پێگوتووە بێ لەگەڕ قامیشێتیانێ بە زۆکای پێچاوی دەبێ یەکدی ئەوەزاری ناکاتەوە بۆ ئەوەی مەجای هەبیە ئەو مەکوکەی دەبەرەوەچی ئەو بەزە بێ و قامیشانە بزوەکەی لوس و جوان دەکات و ئیشەکە دەکرێت شانەیە پێدەوترێ بزوو تقریبا لە 25 متر 26 متر بەشی هەموو کەسێک دەکات زەلامی باڵەبەر زۆوانە لە 26 متری 25 متری کەمتر بێت تقریبا تێی نابێت کەموو کەسی دەبێت ڕەنگەکانیشی زۆر ڕەنگی شین و سوور و ڕەش و زەرد و پوشی وەوانە و ڕەنگی ڕەش زیاتر لە پایزاندا دەفرۆشێ بەهارانی زیاتر ڕەنگی زەرد و تقریبا سووری وەرزەکانی گەرما وەڵای تقریبا زیاتر شەوانەیە بەڵێ وەرزەکانی گەرما ڕۆژانە کارەباکەنی وەکو پێویست و دەیبا بۆ لای خەیات بە درونی دەدا و دەبەری دەکات